1970 ناوچەی بالیسان و شێخۆسانان ڕوویدا. ئەمە وەڵامدانەوەیەکە بۆ پاراستنی ژینگە بۆ مانایی کە ئێمە لە بەرامبەر ئەوەی کە ژینگەمان لێ پیس دەکات ئێمە ئەو ڕۆژە دەکەینەوە بە ڕۆژی پاراستن و چاکردنی ژینگە. دیارە هەر لەم ڕۆژەدا ئێمە ناتوانین لەم ماوەدا باس لە تەواوی ئەو کارانە بکەین کە لە ماوەی ساڵی ڕابردوو، چونکە لە سەرەتای ساڵە باسێکمان بۆ ئێوە کرد نامانەوێت دووبارەکەینەوە، بەڵام ئەمانەوێت شتێک بڵێن کە ئێمە لە بیری ئەوە داین کە هەر بە بڕیارینەتەوە یەکگرتوەکان مەسئلەی ژینگە ئەبێ ورد بێتەوە بۆ بابەتی لۆکاڵیتر و لۆکاڵیتر بەو مانایی. ئێمە تا ئێستا هاتوین لە هەرێمی کوردستاندا ڕۆژی 16 چوارمان هەیە کە ڕۆژی ژینگەی کوردستانە. لەم ڕۆژەدا هەیەک هەفتەمان ڕاگەیاندۆ بە ناوی هەفتەی هۆشیاری، واتە لە ئەمڕۆوە هەتاوەکو 21 چوار. هەڵمەتی هۆشیاری یەکێکە لەو ئەرکانی کە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە مادەی دەی کارنامەکەی خۆیدا لە بەشی خزمەتگوزاریەکاندا ئەرکی هۆشیاری ژینگەی و کەمکردنەوەی مەترسیەکانی بە دەستەی ژینگە سپاردووە. ئێمە بۆ ئەوەی کە بابەتی ژینگە لە ڕۆژی ژینگەوە بکەینە ژینگەی ڕۆژ لە هەوڵی ئەوەدا لە ئەم ساڵدا بە کۆبوونەوەی ئێمە لەگەڵ فەرمانگەکانی ژینگەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکاندا بەڕێکەوتن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە بۆ هەر پارێزگایەکیش ڕۆژی ژینگەی خۆی هەبێ، بۆ هەر ئیدارەیەکی سەربەخۆش ڕۆژی ژینگەی خۆی هەبێ، چونکە ئەو کاتە ئێمە زیاد لە ڕۆژێکمان دەبێ لەو حاڵەتەشدا زیاد لە هەفتەیەکی ڕۆشنبیریمان دەبێت، چونکە مەسەلەی ژینگە بە دوو باڵ دەڕوا، باڵێکیان هۆشیاریە، باڵێکیان یاسایە. پەرلەمان ئەو یاسایانەمان بۆ دەرەچوێنێ کە لە پێناوی پاراستن و چاکردنی ژینگەدا کار دەکەن، بەڵام دوجار هۆشیاری هەر پێویستە. لە ڕێگەی ئەو هەڵمەتانی کە لە ئەم ساڵیشدا ئەنجام درراوە لە بواری هۆشیاریدا، خەڵکانێک لە ئاستی فەرمی و لە ئاستی میلیدا شایەدی ئەوە دەدەن کە هەڵمەتەکانی ئەم ساڵ بۆ پاراستنی ژینگە زۆر بۆ زۆرێکش لە کەناڵەکان هەوڵی ئەوەیان داوەکە ژینگە بکەنە بابەتی ڕۆژیان. لێرەوە بێجارێکی تر سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندن بکەین ئێوە هەر هەمووتان، چونکە ئەگەر بێت و ئێمە بە هەر شێوازێک هەڵمەتی هۆشیاری ڕابگەێنین دەبێت شوێنێکە بێ بۆمان ڕابگەێنێ، ئەویش لە ڕاستیدا ئێوەن. ئەو پەیوەندیە باشەی کە لە نێوان ئێوە و ئێمەدا دەبێت بەردەوام بێت، چونکە ئێوە ئەبنە زمان حاڵ و ئەبنە بڵندگۆی باسی ژینگە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا و خۆشتان هەستی پێ دەکەن. لەبەرەوە ئەبێ سێ کوچکەیەک دروستکەین لە نێوان دەستەی ژینگە لەگەڵ تەواوی ڕێکخراوە ژینگە دۆستەکانی هەرێمی کوردستاندا لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندندا. ئەو چالاکیانی کە ئەنجام دەدرێت لەم بوارەدا ئێوە ئاگاداری دەبن. خاڵێکی دیکە بەڕاستی هەوڵێکی زۆرماندا لە ماوەی ساڵی ڕابردوو بۆ ئێستادا ئەگەرچی پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2015ەوە بڕیاری بوون بە پارێزگای هەیە، لە ساڵی 2017ەوە بڕیار هەیە لە ئەنجومەنی وەزیران کە فەرمانگەی ژینگەی تێدا بکرێتەوە. ئێمە هەوڵێکی زۆرماندا بۆ بەگەڕخستنی ئەو بابەتە و زیندووکردنەوەی جارێکی تر خۆشبەختانە لە ئەم هەفتەی ڕابرد چواری چوار ئەم مانگە پارێزگاری هەڵەبجە نووسراوی بۆ کردین کە ئەوان ئێستا ئامادەن کەسێکیشیان دیاری کردووە ببێتە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجە. ئێمە لەم ماوەی کەدا دێ ئیش لەسەر ئەوە دەکەین و بە ئومێدی ئەوەی کە هەڵەبجەش وەکو پارێزگایەک فەرمانگەی ژینگەی تێدا بکرێتەوە. کردنەوەی فەرمانگەی ژینگە لە هەڵەبجەش بێتە مای ئەوەی کە بەشێک لە ئەرکەکانی پارێزگای سلێمانی کەم کاتەوە لە بواری ژینگە پارێزی کە ئەو کارە لە ئەستۆی ژینگەی سلێمانیدایە. لە هەمان کاتیشدا کێشە ژینگەیەکانی ناوچەی هەڵەبجە تایبەتمەندی خۆی هەیە، ئەو فەرمانگەیە دەتوانێت کاری لەسەر بکات. هەر لەم ڕۆژەدا جارێکی تر دەمانەوێت سوپاسی گشت ئەو کەس و دەستگا پەیوەندیدار و فەرمی و ملی و ڕێکخراوەکان بکەین کە لە ماوەی ئەم ساڵەدا کاری زۆریان کردووە بۆ ژینگە و توانیویانە ئەو ژینگە ڕۆشنبیریە لە کۆمەڵگەدا بەرزکەنەوە، بیگەێنە وەزارەتە جێبەجێکارەکان لە ژینگە ڕۆشنبیریەوە بیگۆڕن بۆ پەروەردەی ڕۆشنبیری، بیگەێنە ئاستی ئەوەی کە لە پرۆگرامەکانی خوێندندا باسی لێەوە بکرێت، لە هەمان کاتە لە ئاستی خوێندنی باڵاشدا کاری لەسەر بکرێت. جارێکی تر تەواوی ئەو بەیاننامەی ئەو یا با بڵێم ئەو پەیامەی کە هەمانە لەم ڕۆژەدا نووسیومانەتەوە پێشکەشی ئەوەی دەکەین لە دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکە. ئێستاش ئامادەین بۆ هەر پرسیارێک ئێوە هەتامێ. زۆر سپاس. بەڵێ جان. دوو پرسیار بە کورتی. یەکەم ئەو گرفتارە چین بە دیاریکراوی و بەردەوام ڕوبەڕوویەوە دەبێتەوە. خاڵی دووەمیش هێزێکەیە بە ناوی هێزی پاراستنی ژینگە پێشمەرگەن. ئەم هێزە بۆ سەربا لەسەر ژینگە نییە بۆ ڕاستە گرفتە سەرەکیەکانی بەردەمی ژینگە بە پلەی یەکەم گرفتی یاساییە، واتە ئێمە یاسایەکمان هەیە پێدەوتر یاسای ژمارە 8 ساڵی 2008
ئەو کاتی ئەو یاسایە نووسراوەت و ئەم دەستەیە وەزارەت بووە بۆیە تەواوی ئەو دەسەڵاتانەی کە لەنێو ئەو یاسایەدا هەیە بەڵندترە لە ئاستێکە بەڵام کاتێک کە دەگۆڕێ بۆ دەستە لە وەزارەتەوە بە یاسای ژمارە 3 ساڵی 2010 لەوێ ئەرکەکان یا با بڵێن دەسەڵاتەکان کەم کراونەتەوە کەواتە لە یاساکەدا یاسای پاراستنی ژینگەی ژمارە 8 دەسەڵاتێکی زۆرتر هەیە لە یاسای ژمارە 3دا کەم کراوەتەوە جیاوازیەک لە نێوانیانە هەیە هەر یەکێ لەو کارانەی کە لە پەیامەکەمانە هەیە لە لای ئێوە پێتان دەکا پاش تۆزێکی تر ئەو خاڵەمان باس کردووە کە لەم ساڵەدا و لەم ڕۆژەدا یەکێک لە کارەکانمان ڕەشنووسێکمان ئامادە کردووە پێداچوونەوەیەکمان کردووە بە هەردوو یاساکە دەینێرین بۆ ئەنجومەنی وەزیران تاوەکو لە ڕێی بەشی یاسایی ئەنجومەنی وەزیران و بنێرێتە پەرلەمان بۆ دووبارە هەموارکردنەوەی یاساکە خاڵێکی تر لە هەرێمی کوردستاندا زیاد لە شوێنێکەیە بە باسی ژینگە بۆ ژینگە پارێزی لەبەرەوەی دەستەی ژینگە دەستەیەکی چاودێری و هەماهەنگی ژینگەیە خۆی جێبەجێکار نییە لە ئەنجامە کارەکانی لە ڕێگەی وەزارەت و دەستە جێبەجێکارەکان جێبەجێ دەکات لە ئەنجامدا ئەمە وا دەخوازێت کە قسە لەسەر بابەتێ بکرێت بۆ پاراستنی ژینگە ئێمە ئێستا شتێکمان هەیە بەنێوی یا با بڵێن پەیکەرێکمان هەیە ئێمە یعنی وەکو هەرێمی کوردستان بە ناوی پۆلیسی دارستان و ژینگە لە لایەکی تریشەوە پێشمەرگەی ژینگە لە لایەکی تریشەوە وەکو دەڵێ ینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو هۆشیاری لە پاڵێندا کار دەکەن بەڵام ئێمە لە بواری فەرمیدا پێمان باشە ئێمە وەکو دەستەی ژینگە لە بواری فەرمیدا پێمان باشە پێشمەرگە ئەرکێکی دیاریکراوی تایبەت بەخۆی هەیە کە بەڕاستی هەموو کەس دەزانێت ینی وەزارەتی پێشمەرگە وەکو وەزارەتی بەرگری وڵاتان پێم وایە ناتوانێت ینی لە خەمی ژینگەدا بێ هەر لەبەر ئەوەی کەوا هێزی بەدەستەوەیە لە هەمان کاتیشدا پۆلیسی ژینگەش ئەگەر بێت و لە ڕووی هونەریەوە سەر بە ژینگە نەبێ لە ڕووی هونەریەوە جارێکی تر ژینگە ڕۆشنبیری نەبێ بۆی ئێوە دەبینن ینی هەندێک جار کارەکانی ئەو دوو شوێنە وەکو خۆی نابێ ئەوەی لە خەیاڵی ئێمەدا و لە پرۆژەی ئێمەدایە قسەی دەکەین لەگەڵ بەڕێز ئەنجومەنی وەزیراندا ئەوەیە کە دەمانەوێت هێزێکی ژینگە پارێز هەبێ لەسەر شێوازی مادەی 25 لە یاسای ژمارە 27 ساڵی 2009 وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق کە لە یاساکەی ژمارە 27 ساڵی 2009 ئەواندا مادەی 25 شتێکەیە بە نێوی پۆلیسی ژینگە ئەم پۆلیسی ژینگەیە لە ڕووی ئیداری و موچە و کاروبارە کارژێڕەکانیەوە سەر بە وەزارەتی نەوەیە لە ڕووی هونەری و لە ڕووی پێدانی زانیاری وەکو پێشنیازێک بۆ ئاین